هۆزانایانی ئیسلام، پارت و کۆمەڵە ئیسلامیەکان، پێشڕەوانی ڕابوونی ئومەت، ڕەوتەوانانی جوامێر، ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. زۆرینەتان ئەو هەواڵەتان پێگەیشت کە لە سپێدەی دوێنێەوە 28 شەوالی 1437 کۆچی بەرامبەر 2 ئابی 2016 تا دوای نیوەڕۆی ئەمڕۆ 46 گەنجی خواویستی کوردی ڕۆژهەڵات و 3 گەنجی خواویستی کوردی باشووری کوردستان لە زیندانی بەدناوی ڕەجائی شەهری ئێران لە سێدارە دران. دەسەڵاتدارانی ڕژێمی جاهیلیەتی ئێران ئێستا لە هەموو کاتێکی تری ڕابردوو زیاتر هەست بە وجودی بزاوتی عەقائیدی ئومەتیمانەکەن، هەست بە گەڕانەوەی نوێمانەکەن لە کوردستانە بۆ دید و ڕێی تەوحید و جیهاد، هەستەکەن کە پەیوەندی نێوان شوێنکەوتوانی ئەم دید و ڕێبازە پەیوەندی حیزبایەتیەکی فشەڵ نییە، پەیوەندیەکی تند و تۆڵی عەقائیدی قیامەتیە کە هەریەکە لە خواویستانمان باوەڕی وایە کە خوای گەورە لەسەر شلگیری ئەم پەیوەندی عەقائیدیە لێ پرسێتەوە، سەخت محاسەبەیە کات و حتمەن سزاشی ئەدا لەسەری. بۆیە دەسەڵاتدارانی حکوومەتی جاهیلی ئێران و شوێنکەوتوانی مەزهەبی شرک و گومڕایی شیعەگەرێتی کەوتونەتە حەملەیەکی ڕیشەکێشکردنی جەستەیی خواویستانی ئەهلی سونەت و جەماعەت لە ئێران، چونکە هەستەکەن مەکر و فاکوفیکی 37 ساڵی حکمڕانی دەمارگیری جاهیلیەتیان نەیتوانی دیدمان لێڵکات و ڕێمان پێ بگۆڕێت و تەوحیدەکەمان پێ بکاتە پەرستنی شەخسەپەڕۆ. 37 ساڵی حکمڕانی زوڵم و ستەم و داگیرکردنی وڵاتمان، 37 ساڵی ڕەبەقی ڕووتاندنەوەی ئابووری و دزینی خێروبێری وڵاتەکەمان و بڵاوکردنەوەی قیەمی متعە نەیتوانی ڕێ لە دید و بزاوتی عەقائیدی میلەتی موسڵمانی شافعی مەزهەبمان بگرێ. ئێستا حکوومەتی جاهیلی ئێران و سەرانی قیەمی متعە پێیان وایە کە بە حەملەی ئیعدامکردنی ڕۆڵەکانمان ئەمان خەنە سەر دید و ڕێبازی شرکی خۆیان. ئەیانەوێ لەم زەمەنی هەستانەوەی ئومەتەکەمانە بە ڕۆحە سەفەویەکەی قەدیمیان بەری ڕابوون عەقائیدیە ئوسوولیەکەمان لە ئێرانە بگرن. گومانم لەوەدا نییە کە شکست دێنن بە پشتیوانی خوا. چارەنووسیش هەر بۆ خوا ناسانە. خوای کارجوانە فەرمێ وەالعاقبەت للمتەقین. گومانم لەوەدا نییە کە ئەم حەملە دەست درێژکارە هەرچەند زیاد کات و هەرچەند کات و شوێن بگرێتەوە لە بەرامبەر ڕابوونی عەقائیدی و مەنهەجی ئەهلی سونەتەکەمانە لە ئێران و دەرەوە هەر دەسەوسانەکەوێ. ڕەوتەوانانی جوامێر، پشتیوانانی عەزیز و دیندارانی ئومەت، ئەبێ ئەم حەملەی ڕیشەکێشکردنەی جاهیلیەتی شیعەگەرێتی بە حەملەیەکی هۆشیارانەی مەنهەجی بوەستێنین. خوای گەورە بە لوتفی خۆی وەلمانابێ بەهێزی ڕەهای خۆی تۆڵەی ئەو هەموو شەهیدان و زیندانیان و مەحرومان و بێناز و بێمافانەمان لە دەسەڵاتدارانی حکوومەتی جاهیلی ئێرانی بسێنێتەوە. آمین يا رب العالمين. ربنا افرغ علينا صبرا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. آمين.